how are you today? I hope you will be fine every day. Today from page 168 we have new lesson. It's called mixed number, and from this lesson we learn by which type of the fraction is called mixed number, and how reading mixed number, how rename each fraction to the mixed number. سڵاو تعلیم بخن کارانی قۆناغی 4 ئێمە ئەمڕۆ لە پەیجی 168 باسی وانێکی نوێتان بۆ بکەین. ئەویش چییە؟ میکسد نەمبەرە. لێرە ئێمە لەم وانە فێر ئەبین بە چ جۆرێکی فراکشن کە لەوانەی پێشووترا باسی فراکشنمان کرد و خوێنمان کە فراکشن چییە و بە چ جۆرێکی فراکشن ئەوترێ میکسد نەمبەر و چۆن ئێمە لێرەیە ئەگەر فراکشنێک با بە من ئەتوانم بینووسم یان چۆن ئەیگۆڕم بۆ میکسد نەمبەر و بە چ جۆرێکی فراکشن ئەوتێ میکسد نەمبەر. ئێمە ئەمڕۆ باسی تەواوی هەموو ئەماناکەین. خوێندکاران کە لەگەڵمانە بن. Let's start from definition of mixed number. لە پێشە دەست ئەکەین بەچی؟ بە پێناسێکی mixed number. Mixed number is made up of a whole number and fraction. Mixed number پێک هاتووە لە چی؟ of a whole number لە ژمارەیەکی تەواوەتی and fraction ولا فراکشنێکیش. ئێمە لەوانی پێشەوە باسی فراکشنمان کرد وا بوو مە هەر ژمارێک لەسەر شێوە A over B بنووسرێت بۆ مەرجەی ژێری کەرتەکەمان سفر نەبێ پێوتێ فراکشن نەمبەر وا بوو. بەڵام ئێمە ئەمڕۆ تایپێکی جاوا جۆرێکی جاوات لە فراکشن ئەخوێنین کە پێی ئەوتێ میکسد نەمبەر. ئەویش چییە؟ پێک هاتووە is made up of a whole number and fraction. پێک هاتووە لە ژمارەیەکی تەواوەتی و فراکشنێک. ها باش خوێندکاران با من نمونەیەکت بۆ بنووسم. We have example 3 and 5 over 4. By this number is called mixed number. Why? Because we have a whole number from the left fraction. We have a whole number from left fraction, and we have also fraction وچی شم هەیە؟ فراکشنێکی شم هەیە. باشە؟ and how reading mixed number و چۆن ئەم ژمارە ئەخوێنێتەوە، چۆن ئەم mixed number ئەخوێنێتەوە. reading by this way 3 and 5 over 4 or 3 and 5 divided 4 بەم جۆرە. ئەڵێن 3 and 5 over 4 or 3 and 5 divided 4 کێشەمانە divide بەکارێنی لێرە یا over بەکارێنی هیچ کێشێکمانە. باشە بزانین با فراکشنەی میکسد نەمبەرێکی کە بنووسین بزانین نەبێتە 4 1 over 5. بەڵێ ئەمە فراکشنە لەبەرەوەی ژمارەی تەواوەتی لە تەنیشتی فراکشنەکەیە بۆ فراکشنێکیشم هەیە. بۆ چۆنیش ئەخوێنێتەوە ئەڵێن 4 and 1 over 5 بەم جۆرە. عادی بادانێکی تر بنووسین. This is mixed number. Yes, it's mixed number because we have a whole number from left fraction and we have a fraction. And how reading mixed number? By this way 6 and 6 over 8. کەواتە بەم جۆرە خوێندکاران هەموو کاتێک mixed number چییە؟ پێک هاتووە لە whole numberێک and وەچیش فراکشنێکیش پێک هاتووە لە ژمارەیەکی تەواوەتی و پێک هاتووە لە فراکشنێک. و چۆنیش خوێنێتەوە لە پێشە whole numberەکە ئەڵێ کە whole numberەکە دوت اینجا and ئەڵێ دوا ئاندەکە چی ئەڵێ؟ فراکشنەکە خوێنیتەوە کە ئەڵێ بۆ 6 over 8 5 over 4 1 over 5 هەر فراکشنێک بێت کە هەمان بێت. کەواتە ئەمە چی بوو؟ میکسد نەمبەر. من میکسد نەمبەرم بە تۆ ناسان چۆن و پێک هاتووە لە چی و چی. ئێستا ئێمە ئێگزامپڵێکمان هەیە خوێندکاران. ئەگەر هەمووتان کتێبەکانتان کەنەوە
We have example. We have example. From this example, asked us write a mixed number for each picture. From this example, we given some pictures and asked us write a mixed number for each picture. لێرە چەند پیکچەرێک چەند وێنەیەکی یاوێ مەسیکە لێرە سکوێر یاوینەتێ لێرە سەرکڵ یاینەتێ لێرە چەند ڕێکتانگڵێک یاینەتێ داوات لێکا چی بکەی میکسد نەمبەر بۆ هەرێکێک لەم فراکشنانە بۆ هەرێکێک لەم پیکچەرانە بنووسین چۆن ئەینووسم خوێندکاران ئاگات لێرە بێ ئەمە زۆر گرنگە. We have two square. ئەگەر سیرکیت هەرێکێک لەم پیکچەرانە کاتی بێمە سکوێرێکی تاوەتیە. Each square divided 4 part equal. هەرێکێک لەم سکوێرانە هەرێکێک لەم چوار کۆشانە دابەش کراوە بۆ چوار بەشی یەکسان کە هەرەکاتەوە چی سکوێر هەر بێتەوە بە چوار گۆشە. بەڵام ئەگەر دیقەت بیت لێرەیە لەم سکوێرە هەر چوار پارتەکە هەر چوار بەشەکەی کە دابەش کراوە ڕان کراوە وایە بەڵام لە سکوێری دووەمە کە دابەش کراوە بۆ چوار بەش بەتەنها یەک بەشی ڕان کراوە. من چۆن لێرەیە یەم میکسد نەمبەر بۆ ئەم ژمارەیە نووسم بۆ ئەم پیکچەرە ئەنووسم یەکەم جار وەرە فراکشنەکە بنووسە ئەمە نووسیم باش. From between two them which square all part are colored. لەم دوو چوارگۆشەیە باشە کام چوارگۆشەیان چەند چوارگۆشەم we have which square all part are colored. چەند سکوێر لێرەیە هەموو پارتەکانی ڕان کراوە ئەمەیان نەڵێن ئەمەیان لێرەیە تەنها یەک پارتم ڕان کراوە بەڵام لێرە هەر لەم سکوێرە هەموو پارتەکانم ڕان کراوە کەواتە بە تەواوەتی هەمووی ڕان کراوە. ئەڵێم چی کەواتە چەند سکوێرم هەیە لە خۆی دوو سکوێر کە هەموو پارتەکانی ڕان کرابێ just one یەک دانە کەواتە وانەکە لە تەنیش we must write number 1 from left fraction ئەمە نمبەر 1ەکەم نووسین باش. Each square هەرێکێک لەم سکوێرانە divided for which part هەرێکێک لەم سکوێرانە دابش کراوە بۆ چەند پارت یاک دوو سێ چوار ئەمەشیان یاک دوو سێ چوار وایە کەواتە هەرێکێک لەو سکوێرانە کاتی بێمە دابش کراوە بۆ چوار بەش کەواتە وەرە چوارەکە لێرەیە بنووسم باشە. ئێستا ماوەتەوە چی ئەمە باشە لەم چوار بەشەی ئەم چەند بەشی ڕان کراوە بەتەنها یەک بەش وایە کەواتە یەکەکە لێرە ئەینووسیت. دووبارە یەکەم خوێندکارم چەند سکوێرم هەیە دوانم هەیە وایە باش مادام دوو سکوێرم هەیە لە کۆی ئەم دوو سکوێرە کە هەرێکێک لەم چوار گۆشانە دابشکەوە بۆ چوار بەشی یەکسان ئەمە چوار بەشە ئەوە چوار بەشە مادام دابش کراوە بۆ چوار بەشی یەکسان کەواتەیەم چی ئەەکەم وەرە فراکشنەکە بنووسە یەم سەیری هەردوو سکوێرەکە ئەەکەم کام سکوێران هەموو پارتەکانی ڕان کراوە ئەمەیان چەند دانم هەیە چەند سکوێری وام هەیە کە هەموو پارتەکانی ڕان کرا بێت بەتەنها یەک دانم هەیە ڕاستە ئەمەش ڕان کراوە بەڵام ما هەموو بەشەکانی هەموو پارتەکانی ڕان نەکراوە تەنها یەک بەشی ڕان کراوە کەواتە وەرە یەکەکە لێرە بنووسە مایەوە چی فراکشنەکە باشە ئەمە یەکەکەم نووسی مایە فراکشنەکە لێرە وەرە سەرە فراکشنە واز لە مایان بێنە باشە لێرە چەند بەشم هەیە we have which part چەند بەشم هەیە لەم سکوێرە چوارەکە بنووسە لەم چوار بەشەی ئەمە چەند بەشی ڕان کراوە یەکەکە لە سەرەوە نووسی خوێندکاران زۆر ئاسانە هیچ قورس نییە. یەم بۆ ئێگزامپڵ پارت بی سێ بازنەیە دابش کراوە بۆ سێ بەش باشە کەواتە وتم یەکەم ستێپ وەرە فراکشنەکە بنووسە باشە. ئێستا لەم سێ سێرکڵە کام چەند سێرکڵم هەیە کە هەموو بەشەکانی ڕان کرابێت ئادێ سێریکەن لەم سێ سێرکڵە کام چەند سێرکڵم هەیە we have which circle all part are colored چەند سێرکڵم هەیە کە هەموو بەشەکانی ڕان کرابێ بەتەنها we have just only two circle ڕاستە سێم سێرکڵیشان ڕان کراوە بەڵام هەموو بەشەکانی نا ها بەشێکی ڕەنگ نەکراوە کەواتە وەرە چێ نووسین نمبەر 2 بنووسە باش. ئێستا واز لەم دوانە بێنە یەم بۆچی ئەم سێرکڵە from the circle
we have which part لێرەیە لەم سەرکڵا چەند پارتمێ خوێندکاران سێ باشە from 3 part which part does not color it چ بەشێکیان هیچ چ بەشێکیان which part are colored چەند پارت ڕەنگ کراوە لەم سێ بەشە دوو کاتە دووەکە کراوە لەم سێ بەشە دوو کاتە دووەکە لێرە ئەنووسم تێگەشتی خوێندکاران کەواتە لە پێشە وۆ مەمبەرەکە لەسەر ئەساسی ئەو فیگەرە ئەو پیکچەرانەسی کە هەمووی ڕەنگ کراوە ئەنجایم چی فراکشنەکە چێنووسم لەسەر ئەو سەرکڵ ئەو پیکچەرەی کە بەتەواوەتی ڕەنگ نەکراوە هەنێک بەشی ماوەتەوە ڕەنگ بکرێ چۆن ئەم فراکشن ئەنووسم ئەڵێم ئەو پیکچەرەی کە ماوەتەوە پێک هاتووە لە چەند بەش لە سێ بەش کاتە سێکە لە دینۆمینیتەرەکە ئەنووسم چ بەشێکی لێرەیە ڕەنگ کراوە لەو سێ بەشە چەند بەشیم هەیە ڕەنگ کرابێ دوو دووەکە لەسەر ئەنووسی کاتە بەم جۆرە خوێندکارم وەرە بۆ پارتی سی باش we have a rectangle چیم هەیە چوار لاکێشەم هەیە and all rectangle divided for which part 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 کاتە بەش دابشکەوە بۆ چەند بەش بۆ شەش بەش کاتە which rectangle all part are colored چ لاکێشێک هەموو پارتەکانی ڕەنگکراوە یا دوو سێ باش ئێستا مایەوە سێ باشە باش ئێستا ئەم سیانە وەرە چی بکە دەست خسەرم سیان تاوە مایەوە سەر چی ئەو ڕکتانگڵەی کە هەموو بەشەکانی بەتەواوەتی ڕەنگ نەکراوە from this part we have which part لێرەیە لە from this rectangle we have which part چەند پارتم هەیە یا دوو سێ چوار پێنج شەشم هەیە وایە شەشەکە لێرە ئەنووسم from 6 part which part are colored لێرەیە لەم شەش بەشە چەند بەشی ڕەنگ کراوە does only one یەک دانی ڕەنگ کراوە کاتێکەکە لەسەرەوە ئەنووسم تێگەشتن خوێندکاران بۆ نووسی یەک بۆ ئەمە we have two circles write two and to write fraction we have a circle divided for two parts خوێندکاران ئاگاد لەمە بێت ئەمانەش ئەمە غەڵەتێکی تیان وێنەیە بە هەمان شێوە دابش کرا بۆ دوو باش لێرەیە we have two circles all part are colored and to write fraction we have two part we write two part which part are colored one from numerator by same way بەم جۆرە ئێگزامپڵەکانی کەش خوێندکارە ئێستا ئێمە فێر بووین کە چۆن لەسەر پیکچەر چی حلەکەین چۆن میکس نەمبەری بۆ نووسین and how و چۆن خوێندکاران ئەگەر فراکشنێک با بە من چۆن میکس نەمبەری بۆ ئەنووسم باشە we have example rename each fraction as mixed number پێ دەڵێ چی هەر یەکێک لەم فراکشنانە بۆ منووسە بە چی بە میکس نەمبەر باش خوێندکارە بۆ ئەوەی من هەر یەکێک لەم فراکشنانە بە میکس نەمبەر بنووسم یەم چی ئەکەم we have a fraction 15 over 4 or 15 divided 4 so because 15 divided 4 you must change this divide to the long division یەکێکی ئەم دیڤایدە چێنجیەکی بۆ long division write 15 write numerator under division and write denominator from left division باش ئەمە نووسین from 15 we have 4 yes which one 3 لە 15 لە ژمارە 15 چوارم هەیە بەڵێ چەندم هەیە 3 why 3 because 3 times 4 equal 12 and the number 12 less than 15 after that subtraction long division مان لەوانەکانی پێشتر خوێندکاران ئەبێ بیرتان بێت 5 minus 2 3 1 minus 1 3 1 minus 1 0 from 3 we have 4 no so 3 is remainder
مادام لە نمبەر سریە فۆرم نییە دەبروی سری بچووکترە لەو کاتە سری ڕیمایندەرە. باش ئێستا من چۆن ئەم ڕیمایندەرە چۆن ئەم فۆرە چۆن ئەم کۆیشنە بە میکسد نەمبەر ئەنووسم. ئاگات لێرە بێ خوێندکاران. وەرە ئیکوەڵێکە لە تەنیشەم و فراکشنەکەم بۆ بنووسم. سپیسێکی کەم لەم نێوانەیە دەیڵم. هەموو کاتێک وەرە خوێندکاران ئەم فۆرە دینۆمینێتر نەبوو لێرەیە لێرە لە لێفتی دیڤژنەکەیان نەبوو کاتە وەرە بە هەمان شێوە لە دینۆمینێتەرەکە بێنووسەرە. ئەمە نووسی. هەموو کاتێک وەرە خوێندکاران ئەم نەمبەر سریە ئەم نەمبەر سری کۆیشنە کە لە تۆپی دیڤژنەکەیە هەمانە وەرە right from left division right left fraction لەکوێیە ئەینووسیت؟ دێی لە دەستە چەپی لە تەنیشتی فراکشنەکە ئەینووسم. ئەو ڕیمایندەرێک کە ماوەتەوانەیە لەکوێ ئەینووسم you must write from numerator on the division. کاتی لە چیە ئەینووسی؟ لە سەری کەرتەکە ئەینووسی. کاتە خوێندکاران لێرە دینۆمینێتەرەکەم چوارە لێرە هەر چوارەکە ئەنووسم. باشە ئەوەی ماوەتەوە چییە؟ ئەم کۆیشنەیە لەگەڵ ئەم ڕیمایندەرە. کۆیشنەکە هەموو کاتێک هی نەتیجەی کۆیشنەکە لەکوێ ئەنووسیت؟ هی لە تەنیشت فراکشنەی لە لای چەپۆ ئەنووسیت. From 11 we have 5 yes. Which one? 2. 2 times 5 is 10. Subtraction 1 minus 0 1. 1 minus 1 0. From 1 we have 5 no. So 1 is remainder. ئێستا من چۆن ئەمە بە فراکشنێک بە میکسد نەمبەرێک بینووسم؟ وتمان تەنیشتی میکسد نەمبەرەکە ئەنووسی. باشە یەکی ئەەکەی دینۆمینێتەرەکەم پێنجە لێرەشە هەر پێنجم بۆ نووسرە. باش وتم هەموو کاتێک write the number on the top division from left fraction. هەموو کاتێک ئەو نەمبەرێک کە لە سەرەوەی دیڤژنەکەیە کە دووە یەی لە تەنیشتی فراکشنەکە ئەینووسیت. and write remainder on the numerator on the fraction. یەکێکەی ڕیمایندەرەکە لە سەری فراکشنەکە ئەنووسیت. کەواتە بەم جۆرەی خوێندکاران زۆر ئاسانەیە. یەکەم جار ئەم فراکشنێکی ئەماناتێ چێنجەکەین بۆ نۆم دیڤژن. دو ئەوەی کە دە دیڤایدمان کرد ڕیمایندەرمان بۆ ئەمێنتوانێ یەکێکین بە هەمان شێوەرە فراکشنێ بنووسە دینۆمینێتەری ئەم هەر چەندێک بێتەوە هەمان شت بنووسەرەوە واتە نەگۆڕە. ماوەتەوە چی وۆڵ نەمبەر و نۆمەرەیتەرەکە ماوەتە ژمارە تاوەتێکە وۆڵ نەمبەرەکە. هەموو کاتێک ئەو ژمارەی کە لە سەرەوەی دیڤژنەکە دەرچێکە پێوتێ کۆیشنەکە وەرە لە تەنیشتی فراکشنەکە بنووسە و ئەو ژمارەی ڕیمایندەریشە وەرە لە سەرەوەی فراکشنەکە بنووسە. باشە خوێندکاران ئەنجا یەن چیمان هەیە خوێندکاران؟ from page 169 from exercise number 2 to exercise number 9 is homework for you. کاتە خوێندکاران لە پیجی 169 لە کتێبەکانتان لە exercise number 2 تاکو number 9 homeworkە بۆ ئێوە سەرکەوتوو بن. سپاس بۆ گوێگرتنتان.